هەمویان خاوەنی ڕاستەقینەی ئەم وڵاتن. لە مردن ژیانێکی پێکۆتاییان ئافران. داوا لە هەموو میوانە بەڕێزەکانەکەین تکایە ئەگەر لێک نزیک ببنەوە بۆ ئەوەی بۆشایی لە باشووری کوردستان مەراسیمی چلەی شەهیدی سەرکردە و ئەندامی کۆمیسیۆی سەرۆکایەتی بۆ ماجباتی کوردستان و ئەندامی کۆمیتەی ناوەندی پەکە لە ئەنجامی ئۆپراسیۆنێکی تایبەتی هێرشی فڕۆکە جەنگەکانی سوپای داگیرکەری تورکیا بۆ پێشەوە هێرش بارە خەڵکی شاری سلێمانی بەڵە بەڕێزان بە هەمویان بفەرمون بۆ شوێنی خۆیان دەستان خۆش بێ سپاسانەکەی. ڕاستە هەواڵدیار ڕۆڵەیەکی بنەماڵەکەمان بوو، بەڵام 25 ساڵ لە پێناو ئازادی و یەکێتی نەتەوەیی و دیموکراتی گەلەکەمان تێکۆشانی کرد. شکۆمەندانە ژیا و شکۆمەندانە شەهید بوو. هەواڵ هەڵمەت خاوەنی بیر و باوەڕێکی مەزن و ئیرادەیەکی پۆڵاین بوو. بۆ ئێمە و بۆ هەواڵانی گەلەکەمان سەرچاوەی ورە و وشیاری بوو. بە ڕۆحێکی بەرگری خوازیەوە بێ ئەوەی بزانێ ماندووبوون چییە لە هەوڵ و کۆششکردندا بوو. هەمیشە هەم خۆی بە ڕۆحی شۆڕشگەڕی پەروەردە دەکرد و هەمیش ئێمە هەواڵانی دەوروبەری پەروەردە دەکرد. هیچ کاتێک سڵی لەوە نەدەکردەوە ڕۆحی خۆی فیدای ئازادی گەلەکەی بکە. بۆیە ئێمە وەک بنەماڵەی شەهیدی ڕێبەر و سەرکردە هەواڵ هەڵمەت هەمیشە شانازیمان بە خەبات و تێکۆشانی هەواڵدیارەوە کردووە و دەیکەین. بۆ ئێمە جێی باوەڕی ئومێد و سەرفرازی بووە. بێگومان بە شەهیدبوونیشی سەرەڕای ئەوەی بۆ ئێمە کۆستێکی ئێجگار مەزنە، بەڵام لە هەمان کاتیشدا جێی شانازی و هەرە مەزنیشمانە. بێگومان بە شەهیدبوونی هەواڵ هەڵمەت ئەرکی ئێمە وەک بنەماڵەی دوو برای شەهید زۆر قورستر بووە. بەڵام بە پشتیوانی هەموو لایەک ئەو ئەرکە قورسانە جێبەجێ دەکەین و خەون و ئامانجەکانی هەواڵ هەڵمەت و سەرجەم شەهیدانی ڕێی ئازادی کوردستان بەدی دەهێنین. ئێمە باوەڕی گەورەمان بە سەرکەوتنی ئەو شۆڕشە هەیە کە هەواڵ هەڵمەت پێشەنگ و سەرکردەیەکی دیاری بوو. بە دڵنیاییەوە ئێمەش وەک بسووتنەوەی ئازادی پەکەکە و هەواڵانی گەلەکەمان خاوەنداری لە ڕێباز و تێکۆشانی هەواڵ هەڵمەت و دەکەین و یادی هەمیشە بە بەرزی شکۆداری ڕادەگرین. دووبارە هاوخەمیتان و هاوسۆزی و دڵتەنگیدان هەروەها خۆشەویستی هەواڵەتی ئەوە بۆ هەواڵدیار هەرگیز لەبیر ناکەین و بەڵێن و پەیمان بە ئێوە بە هەواڵ هەڵمەت دەدەین کەوا پەیوەست دەبین بە تێکۆشانی هەواڵ هەڵمەت و بە ڕۆحی شۆڕشگەڕانەی هەواڵ هەڵمەت بەرەو سەرکەوتن و ئازادی هەنگاو دەنین. گەورەترین کۆست بوو لە بەردەم پرۆژەی داگیرکاری و سیخۆڕی و داگیرکەراندا لە ئەنجامی ئۆپراسیۆنێکی تایبەتی هێرشی فڕۆکە جەنگەکانی سوپای داگیرکەری تورکیا بۆ بە هاوکاری هێزە نۆکەر و سیخۆڕەکان لە باشوور 5/7/2019 شەهید بوو. بەو ڕاستی کە لە گەوهەری پەکەکە تێگەیشتون و شەهیدبوونی هەر هەواڵێک گەورەترین بەهانەیە بۆ سەرخستنی ئەو تێکۆشانە چۆن لە تۆڵەی هەواڵ حەقیقەرەدا پارتی کرێکارانی کوردستان بنیادنرا و چۆن لە تۆڵەی هەواڵ ئاگردا گەورەترین هێزی لەشکرکێشینە هێزی لەشکری نەتەوەی بنیادنرا چۆن لە تۆڵەی هەواڵ بەریتاندا بەهێزترین هێزی پاراستنی ژنان ئاواکرا چۆن لە تۆڵەی دکتۆر سیرواندا پێداگری لە یەکێتی نەتەوەیی کرا و لە تۆڵەی شەهیدویاندا سووربووین لە ڕێخستن و پێشەنگایەتی ژنان لە باشووری کوردستاندا چۆن لە تۆڵەی هەوا ڕۆستەم و خەبات و شیلان کۆبانیدا شۆڕشی ڕۆژئاوا بە سەرکەوتن گەیاندرا ئاواز لە تۆڵەی هەواڵ هەڵمەتدا تۆڵەی هەموو شەهیدان دەسێنینەوە و بڕیاری بەرپاکردنی شۆڕشی دموکراسی باشووری کوردستان و بنبڕکردنی خیانەت دەدەین. پەیمان دەدەین باشووری کوردستان لە ناوەندی دەستگای سیخۆڕی و ناوەندی پیلانگوێڕی کوشتن و دەربخەین و دەیکەینە ناوەندی یەکێتی نەتەوەی دموکراسی لە پێشەنگی ژنان و لاواندا. شەهیدان خاوەنی ڕاستەقینەی ئەم وڵاتن، بژی ڕێبازی پیرۆزی هەواڵ هەڵمەت، بژی ڕێبەرافۆ شەهید نامرێ شەهید نامرێ. کۆمیتەی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان 4/8/2019. ڕوح و ئیرادەی خەڵکی باشووری کوردستان زۆر لەوانە بەهێزتر بووە. گەورەترین نمونەشی هێرشەکانی کیمیاباران و ئەنفال بوون کە نزیکەی 200,000 مرۆڤ گیانی لەدەستدا و بوونە قوربانی. گوندی سێوسێنانی جێی لەدایکبوونی هەواڵ هەڵمەتیش
یەکێک بوو لەو گوندانەی بەرشاڵاوی کیمیاباران و ئەنفال کەوتووە. بەڵام ڕاپەڕینی 1991 سەلماندی کە خەڵکی باشوور وەک ژی لە مۆی ژێر خۆڵەمێشە و هەستایەوە و تاج و تەختی ڕژێمی بەعسی ڕووخاند. لە 28 ساڵی دەسەڵاتی هەرێمی کوردستان هەواڵان و دۆستانی ئێمە بێگوێ دانەماندوێتی و زەحمەتیەکان بە هەموو هێز و توانایانەوە خەبات و تێکۆشانی ئاپۆیانەیان بەڕێوە برد. شەهیدانی وەک دکتۆر سیروان و بیلال و توانا و کانی و ڕێدا تا گەیشت بە ڤیان و هیران و گەشبین بەردەوام بوو بە ئارام و گەنجۆ و گیانفیدا و باکوور و هەڵوێست و دەستینا و باشوور و دەمهات زیندان نزیکەی 1000 گەنجولاوی باشوور لە پارتەکەماندا چوونەتە ڕێزی کاروانی شەهیدانەوە. خەڵکی باشوور وەک چۆن بەردەوام بووە لە خاوەن دەرکەوتن لە دەستکەوتەکانیان، هەمان کات پشتیوانێکی بەردەوامیش بوون بۆ شۆڕشەکەمان لە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا. لە ماوەی ئەو 4 ساڵەی دواییش خەڵکی باشوور بە هەموو شێوەیەک لە هەڵوێستە جوامێرانەکانیان بەردەوام بوون. بە تایبەتیش ڕاپەڕینی خەڵکی شێڵاتزێ لە سەرەتای زستانی ئەم ساڵ نمونەیەکی حاشە هەڵنەگرە. هەروەها چاڵاکی کەڵخانی زیندوو هەوڵە زۆر بە زۆرەکانی جەماوەری وڵات پارێز سەلمێنەری ئەوەن کە خەڵکی باشوور شان بەشانی پارتەکەیان لە تێکۆشان بەردەوامن. بۆیە دەڵێن بە ڕۆحی هەواڵ هەڵمەت داگیرکەری تێک دەشکێنین و خیانەت و بەکرێگیراویەتی بنبڕ دەکەین و تۆڵەی هەواڵ هەڵمەت و سەرجەم شەهیدانیان لێ دەکەینەوە. لەسەرم بنەمایە لە پێناو سەرخستنی ڕێبازی شەهیدان و ماندووبوونی گەلەکەمان پێویستە پێداگیری زیاتر بکەین لەسەر فەلسەفە و هزری ڕێبەرئاپۆ و ڕێبازی شەهید هەڵمەت و تەواوی شەهیدانی ڕێگەی ئازادی کوردستان. لە کۆتاییدا دەڵێن شەهید هەڵمەت و تەواوی شەهیدانی کوردستان نەمرن، بژی ڕێبەری ئازادیمان ڕێبەرئاپۆ کۆمیتەی بەڕێوەبەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە.